بە نوێترین ئامێر و تەکنەلۆژیای سەردەم و دەستیکاری ناوخۆ ڕۆژانە 2380 تۆن بەرهەمی خۆراکی لەم کارگەیە بەرهەم دەهێنرێن. مانگانە 65,000 تۆن گەنم دەکرێت و 500 گەنجی ناوچەکەشی خستۆتە سەرکار. ئەمە کارگەی ئەلەحسەنە لە بناری چیای پیرەمەگرون لە پارێزگای سلێمانی. بە پێی دوایین سەرژمێری ژماری دانیشتوانی پارێزگای سلێمانی 2,401,722 کەسە. بە پێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی بازرگانی پارێزگاکە ساڵانە زیاتر لە 150,000 تۆن مادەی خۆراکی پێویستی دانیشتوانەکەیەتی و بەشی زۆری ئەو مادە خۆراکیانەش تاوەکو ئێستا بەرهەمی بیانین و هاوردە دەکرێن. سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکارانی کوردستانم بردۆتە مارکێتێکی سلێمانی. لێم پرسی بۆچی تاوەکو ئێستا بۆ زۆر کاڵاوشتومەک سەرمایە دەچێتە دەرەوە؟ مارکێتیشی ئەوە بەداخەوە ئێمە ئەگەر تێبینی بکەین لە 110 سەدانەوەتی هاوردەیە. ئێمە لەبەر ئەوەی کە ئەو کارخانانی کە هەشن ئێستا زۆر کارخانەی باشمان هەیە بەڵام نەکەوتون تەوەیکەوە بەرهەمەکانیان زیاتر بەرەو پێشەوە بڕوات و زۆر زیاد بێت و بتواندرێ لە هەرێمی کوردستان لە مارکێتەکانە زیاتر نمایش بکرێت. کارخانەکان پێویستیان بەوەیە مەوادی ئەووەلی سەرەکی ئەبێ یان بە نرخێکی کەم بخرێتە بەردەستیان یان ئەبێ هاوکاریان بن وەکو وڵاتان مەوادە ئەووەلیەکانیان بەبێ بەرامبەر بخرێتە بەردەست. ئەمانە شتێکی زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان زۆر لە بەرهەمە خۆماڵیەکانمان مەوادە ئەووەلیەکانیان کە دێنن گومرگشیان لە ئێستێنن. تا چاو بڕکات دەوروبەری کارگە زەوی کاچی بەکاچین و خوا بۆ چاندنی دانەوێڵە دایناوە. پارێزگای سلێمانی بەگشتی خاوەنی دەشتەکانی شارە زور بتوێن و پشدەرە کە لە دێر زەمانەوە ناوبانجی دەشتی کشت و کاڵیان هەیە بە تایبەتی لە بەرهەمهێنانی دانەوێڵە. ئەمساڵ خوددا لە ڕێگەی ئاسمانەوە بەفر و بارانێکی بەڕەحمەتی بۆ سەرخاکی کوردستان باراند. هەروەها دەستی وە بەرهێنەری ناوخۆش ئەم کارگەیەی لێرە بنیاتنا بۆ ئەوەی ببێتە ڕەحمەت بۆ خەڵکی ناوچەکە. لە بەرنامەی ئەم جارەی مەیدین کوردستاندا باسی کارگەیەکی گەورە و پڕ بەرهەمتان بۆ دەکەم. تەواوی دەستیکار خۆماڵین کوڕانی سلێمانی پیرەمەگرون و دووکانن. ژمارەیەکیان لە وڵاتانی ئەوروپا ڕاهێنراون و خەرجی زۆریان لێکراوە تاوەکو ببن بەم پیشەوەرانە ئێستا. کارگەکە بە گوژمەی 128 ملیۆن دۆلار و لەسەر ڕووبەری 585 دۆنم زەوی ساڵی 2023 کەوتۆتە کات. لە ڕێگەی وزەی پاکەوە کار دەکات و سەرچاوەی کارەباکەی وزەی خۆرە.
ئێمە سیستەمێکی سۆلار بەکارێنین بە تاکیدا هەم بۆتە هۆی کەمکردنەوەی لۆد لەسەر کارەبای نیشتیمانی هەم کارەبای هەموو پرۆژەکەش دابینەکات و هەروەها سیستەمی ڕیسایکڵی ئاویشمان هەیە کە بۆتە هۆی پاکردنەوەی ئاوەکان و دووبارە بەکارهێنانەوەی بۆ ئاو دێری دار و درەخت و بابەتەکان. کارگەی ئەلئەحسەن گرێبەستێکی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە کام بنەتۆی باش و پلەیەکە بە نرخی پاڵپشتی کراو بیداتە جوتیاران و لە کاتی دروێنەشدا بێ سەرێشا لەیان بکرێتەوە. بۆ ئەو مەبەستەش یەکەم هەنگاوی کارەکەی دەست پێ کردووە. کارێکی زۆر باشیان کردووە، ئیشەکە زۆر لە جێی خۆ بوو، سیارەکەشی سەرەشی پاڵپشتی کراوە بە 850 وەری گرتووە، یادە بە فەلاحەکان بە 450,000. بەپێی پلانی ئیدارەی ناوچەکە و کارژێڕی کارگا چیتر زوتیارانی سنوورەکە خەمی بنەتۆیان نابێت. کارگا 12 سایلۆی دروستکردون و هەر یەکێک لە سایلۆکان 5,000 تۆن گەنم عەمبار دەکەن. لە ڕێگەی کارگەکە و بە سەرپەرشتی حکوومەت زوتیار بە پێی ڕووبەری زەویەکەی بنەتۆی پێدەدرێت. گرێبەستێکمان لەگەڵ دوو کۆمپانیایە واژۆ کردووە، کۆمپانیای خۆشناو لە هەولێر دووە، کۆمپانیای قەیوان لە سلێمانی. تا ئێستا ئیشی زۆر باش کرا، هەنگاوی زۆر باش نراوە بۆ پەرەوپێشچوونی بواری بنەتۆ بۆ پەرەوپێشچوونی بواری گەنم. توانیمانە کە بنەتۆوی خۆماڵی و سەرکەوتون پەریان پێبین بۆ بەرهەمەکە زیاترکەین. ئەم ساڵ نزیکی 11,000 تان بنەتۆمان لە جوتیارەکان وەرگرتووە لە هەر سێ پارێزگاکە. ئەم بنەتۆوە بە نرخێکی پاڵپشتی لێمان کڕیونەتەوە، پاک کرا و دەرمان کراوە بە نرخی پاڵپشتیش دابەشی سەر جوتیارەکان کراواتە پرۆسەکە لێرە پرۆسەیەکی هاوبەشە لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و لەگەڵ ئەو دوو کۆمپانیای کە باسمان کرد. تاوەکو ئێستا هەرێمی کوردستان لە بەرهەمهێنانی گەنمی پیشەسازی جۆرا و جۆردا نەگەیشتۆتە ئاستی خۆبژێوی. ناچار گەنمێکی زۆر لە وڵاتانەوە هاوردە دەکات. ئەمانە کامیۆنی پڕ لە گەنمی باکووری کوردستان، تورکیا و ڕووسیان. گەنمیان گەیاندۆتە پارێزگای سلێمانی. ئێرە دەواازەی کارگەیە، هیچ گەنمێک بەبێت سنجۆرێک پشکنین و کۆنتترۆڵی کوالێتی بۆ نێو سایلۆکانی کارگە تێپەڕ نابێت. کاتێک گەنمەکە پەسەندکرا و شیاوی پیشەسازی خۆراکی بوو، ئیدی بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت و بە پێی زۆر و کوالێتی دابەشی سربەشەکانی کارگە دەبێت. بۆ ئەوەی ڕۆژانە 1500 تۆن ئار، 120 تۆن ساوەر، بڕوێش و گەنمەکوتا و هەروە 760 تۆن ئالیشی ئاژەڵ بەرهەم بهێنرێت. کاتێک بەرهەمەکەت گەنمی دەشتی شارەزور و بیتوێن و پشدەر بوو، ساوەرێکت دەستەکەوێت، دەست و پەنجەی لەگەڵ خۆ. هەنگاوی یەکەم
گەنمەکە بۆ ماوەی 48 کاتژێر عەمبار دەکرێت و دەشورێتەوە. دواتر دەگوازرێتەوە بۆ سایلۆکانی وشکردنەوە. تەواوی گەنمەکە بێژینگ دەکرێت بۆ ئەوەی گەنمی خراپ و ماددەکانی دیکە فڕێ بدرێن. دوای چیاکردنەوەی وردەبەر دەچێتە پیشەسازی ئالیشی ئاژەڵ. دوای دڵنیابوون لە گەنمێکی پاک و بێگەرد و سرا و کوڵاو ئیدی گەنمەکە دێتە ئەم هۆڵی کارگەیە بۆ ئەوەی چەند زۆرێک ساوەڕ دروست بکات. بەرهەمەکەمە بەرهەمێکی کوردستانەیە چەند لۆگەیەکماندانەوە بۆی ئاسان لە ناو ڕەفەکانە دیار بێ بە زمانی کوردی لە سەی نووسەوە جریش مامناوان ورد ئەمە تا بەرهەمی ناخۆی هەبێ بەرهەمیکە وەرناگرین بەڵام کە بەرهەمی ناخۆی نەبێ ناچارە بێ دەرەکی بەکاربێنین. بە حەوت قۆناغ و بەم ریزە ئامێرە ساوەڕ دروست دەکرێت. توێکڵی گەنمەکە لە ڕێگەی ئەم ئامێرەوە لێ دەکرێتەوە. دواتر گەنمەکە بە ئامێری جیاکردنەوەی گەنمی شکا و پوچەڵدا دەڕوات. هەر دەنگکۆڵەیەکی سپی ڕەش یان خراپ بێت جیای دەکاتەوە و فڕی دەدات. ئیدی قۆناغی هاڕین دێت و گەنمەکە دەچێتە بەرداشی هاڕین. ئەم ئامێرەش بۆ پۆلیشکردنی دەنگکۆڵەکانە و ڕەنگێکی جوان بە بەرساوەرەکەدا دەکات. ئەمەش ئامێری لەرینەوەیە بۆ جیاکردنەوەی کەپەک و تۆس. ئەمە قۆناغی دەستکەوتنی سێ زۆر ساوەرە، درشت، مام ناوەند و ورد. ساوەرەکە بە پێی قەبارە دەچێتە ئەم سایلۆیانەوە. قۆناغی کۆتاییش پاکێزکردنە بە قەبارەی 700 گرامی، 5 کیلۆیی، 10 کیلۆیی و 25 کیلۆگرامی لە دەرگای دواوەی کارگەشەوە ئیدی بەرەو بازاڕ. ئەم بڕوێشەی سلەیمانی بگاتە دەستی ئافرەتانی ڕواندز کفتەی لێ دروستەکەن یەک بە مەنزەڵێ. ئێرە کۆگای بەرەمهێنانی بڕوێش و گەنمەکوتاوە. بە هەمان قۆناغی سەرەتایی ساوەر بە شوشتنەوە وشکردنەوە و جیاکردنەوە گەنمێکی بێگەر دەچێتە قورژی کارگەوە. دوای پۆلیشکردن و لێکردنەوەی توێکڵی گەنم دەنکەشکا و وردەکان دەستنە بەشی بڕوێش و ئەوانی دیکەش دەبنە گەنمەکوتاو. وازۆخوادای ساڵانێکی زۆر لە هاوردەکردنی بڕێش و گەنمەکتاو لە دەرەوە ئێستا لە کوردستانی خۆمان بەردەستە بە شێوازێکی کوالەتیەکی بەرز هەروەها بە ناوێکی کوردی خۆماڵی ئەویش کە لەسەری نووسرا خۆشبەختانە کە پاکێجەگرێ بڕوێشی ئەلەحسەن. تاوای بەرهەمەکان بەر لە پاکێشکردن دەبێت تاقیکردنەوەی فیزیایی و کیمیاییان بۆ بکرێت.
کارێکیان لە ئەستەیە و دەبێت بە جۆرێک بیکەن کە هەرگیز خۆراکێکی خراپ نەچێتە گەدەی مرۆڤەوە. ماجی ئێمە تەنها ڕاستکردنەوەی هەڵەکان نییە بەڵکو بۆ دڵنیاییە لە دروستکردنی هەموو بەرهەمەکەمان بە پێی ستانداردێکی دیاریکرا بۆ جێبەجێکردنی پێداویستی کڕیا. لەسرم مێزە ئەو ئامادەکاریە کراوەکە ئەمانە چەند بەرهەمێکی خۆماڵین، ئەمانەش چەند زۆرێکن لە بەرهەمی هاوردەکرا و لە وڵاتانی دەوروبەر. جیاوازی ئەم بەرهەمە کە هێنراوە و کڕدراوە لە دەرەوە لەگەڵ ئەو بەرهەمەی کە خۆماڵیە چین جیاوازیەکان چین؟ ئەو جیازە کە سێپەڕیتۆر ئێمە هەمانە مۆدیل 2025 زۆر تازەیە بەراورد کە لە کارەکانی دەرەوە ئەم جیازە نیە بەرهەمی بۆ نمونە کاک خۆشرە و ئەمە گەنمە کوتای هاوردەکراوە. بەڵێ ئەگەر ئێستا ئەمە ئیرادی چییە ئەمگەوە؟ بەڵێ ئەگەر سەیریکەین ئێمە بەهۆی بوونی دوو جیهازی تایبەتمەندەوە کە پێیان دەڵێن سۆرتێکس ئەم سۆرتێکسە جێت ڕەنگە جیاوازەکان جیا دەکاتەوە ڕەنگە زەردەکە کە ساوەری تەواو سافیە ئەوە بە جیا دەکات بەڵام لە بەرهەمە دەرەشێکە دەبینین پوش و پەڵاشی تێدایە و قۆناغی کشمان تێدا ئەوە دەنگ ڕەشی تێدایە و دەنگ ئەگەر تەسویرەکە بێنێتە بەشەوە دەنکی سپیمان هەیە کە ئەمەش بەرهەمەکانی خۆمان ئەمە گەنمە کوتای خۆماڵیە دەبینین هەموو یەک ڕەنگە هەموو یەک هیچ ڕەنگی ڕەشمان نییە بە هیچ نەوە ئەی ڕەنگەکانیان بۆ جیان خۆماڵی و هاوردە ئێمە پۆلیشی دەگەین ئەم پۆلیشە وا دەکات توێکڵی گەنمەکە لابە بەڵام لە هاوردەکەدا جیازی سۆرتێکڵەکە هەر لەسەرە بەڵێ ئێمە پەلکەکە لێ دەکەین ڕەنگەکانی ئاوا زۆر جیاوازن. بەشی بەرهەمهێنانی ئارد پشتی شێری کارگەیە. دوای پشکنین و دڵنیابوون لە گەنمێکی بێخەوش و تەندروست گەنمەکان دەڕژێنە سایلۆکانی بەشی بەرهەمهێنان. گەنمی ئارد بە 7 نهۆمی کارگەدا تێپەڕ دەبێت. لە نهۆمی 7ەمەوە دەست پێ دەکات و لەم بەشەدا گەنم لە ماددەکانی دیکە پاک دەکرێتەوە. نهۆمی 6ەم کاری جیاکردنەوەی بەرد و زیخە لە گەنمەکە. نهۆمی خواردتر بۆ جیاکردنەوەی تۆز و لێکردنەوەی توێکڵی گەنمە لە ڕێگەی بێژینگ و هەزەوە. نهۆمی 4ەمی کارگە گەنمەکان تەڕ دەکات و بۆ ماوەی 24 کاژێر لە نێو ئاودا دەبن. لە نهۆمی 3ەمدا دیسان گەنمەکە دەشورێتەوە و وشک دەکرێتەوە. لەم نهۆمەدا کاری هاڕین دەست پێ دەکات و یەکەمین کاری جیاکردنەوەی کەپەکە. خۆناغی دووەمی هاڕین ئاردێک بەرهەم دێت کە نمرە 4 و هاوشێوەی ئاردی بەشە خۆراشی مانگانەیە. دواتر ئاردی نمرە 1 بەرهەم دەهێنرێت پاکێش دەکرێت و دەنێردرێتە بازاڕ. ئالێرەوە بەڕوونی گرنگی کەرتی پیشەسازیت بۆ دەردەکەوێت
کاتێک ئەم گۆڕانکاریانە نەبوو با بەرهەمە کشت و کاڵیەکانت زۆر و زەوەن بوون ئەم بەرهەمە مەیدین کوردستانە و دەست و پەنجەی کوڕانی سلەیمانی دروستی دەکەن ڕەچاوی ئەوەتان کردووە ئەو نانەی کە کاتی خۆی نەنک و دایکمان دروستیە کرد بە لێوانە خورا هەمانە و ئاردە و هەبێ تەنها گۆڕانکاریەکمان کردو لە جیاتی کاتی خۆی بەدەسار بکرێ ئێستا لەم کارگە گەورەیە هەمانە و ئاردە بەرهەم بێتەوە بە تایبەتریش ئەگەر بۆتان دیاری بکەم ئاردی لەحسەنی دەرەجە 5 و دەرەجە 4ەکە هەمان تام و بۆنی ئەو ئاردەدا کە بەڕێستان باستان کرد لە ماڵەوە بەکاری بێنن خۆتان تێبینی دەکەن کە هەمان بۆنی ئەو کاتی هەیە و هەروەها هەمان تامی ئەو کاتەی هەیە ئێوە ئارد بەشی هەموو دانیشتوانی ئەم سنووری ئەم پارێزگایە دابینەکەن بێگومان ئێمە توانای ئەومانەیە بەشی هەموو دانیشتوانی سلێمانی ئاردابین کە نەک تەنها سلێمانی شارەکانی تریش بەڵام ئێمە پێویستە لەسەرمان کە ئەو بەرهەمەی هەمانە دابەشی کەین بەسەر چەندین شاردا لە عێراقدا بۆی لە هەموو شارەکاندا ئێمە وجودمان هەبێت. کارکردن لەم کارگەیە بە 3 شێفتە و 24 کاژێریە هەموو ئەم قەرەباڵغی و بازاڕە ئەم پیاوە سەرپەرشتی دەکات ئەو کار و بەرهەمانەی باسکراون خۆناغی یەکەمی کارگەن و بەرنامە و پلانی ئایندەیان زۆر و زیاترن چوارچەوەی ڕۆژی کارەکانی داهاتوومانە کۆمەڵی کارگیتر هەیە کە بنیاتیانێنین لەوانە پاستا و ماکەرۆنی لەوانە پسکیت لەوانە کێک لەوانە کرۆسۆن و کۆمەڵێک لەو نان و بەرهەم ئامادانی ترکە بەکاریان بۆ پرۆسی شیرینی بەکارێن بۆ پرۆسە خۆراکیەکان بە کوردی ئەمە ئەبێ بە شارێکی بەرهمێنانی خۆراک کە کاریگەریکی گەورەیە بێت لە دابینکردنی هەلیکار کاریگەریکی گەورەیە بێت لە بژاندنەوەی کەرتی کوشت و کاڵ هەروەها چالاکردنی کەرتی ئابووری دەورانی دراوی قورس لەناو خۆی وڵاتە گەشەپێدا. بەرهەمی کارگەکە ڕەفەکانی فرۆشگاکانی پڕ کردووە مەبەستمە لە ڕێگەی ئەم خاتونەوە تام و بۆن و بەرامی بەرهەمەکە بزانم لەم سەردەمەیە کە ماوادی کیمیایی زۆر بووە ئێمەژە بێ بەرهەمێکی زۆر باش بەکاربێنین کە ئەویش بە تەکیدی هەربێ بەرهەمی خۆماڵی هەڵبژێرین باشترینیشیان ئەحسان بەکارهێناری زۆری هەیە زۆر باشە. کاتێک شار و بازاڕەکان بە بەرهەمی خۆماڵی پڕ دەکرێنەوە پارە لە نێو خۆدا دەستا و دەست دەکات ئەمە واتای زیادکردنی دەرفەتی کار و باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵکە لە ڕووی کوالێتیشەوە بەرهەمی خۆماڵی تازەتر و ڕێگایەکی دوور نابڕێت بۆ گەیشتن بە بازاڕ. Made in Kurdistan بە سپۆنسەری کاڤین فارم